تان بەردەوامین تەوەری یەکەمی ئەمڕۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر دۆزی کورد لە ڕۆژئاوای کوردستان وەک دەزانن کۆنگرەی جنێڤ 3 لە سویسرا دەبەسترێت و بە بەشداری بەشی زۆری ئۆپۆزیسیۆن و حکوومەتی سووری تیا بەشدار دەبێت بەڵام ئەوەی کە هەموو لایەنەکانی ناکۆک لە سووریا کۆکرد لەسەری بەشداری لەپێنەکردنی کوردە گفتوگوی زیاترەکەین لەم بارەوە بە میواندارەتی بەڕێز شێروان وەسمان ماستەر لە پەیوەندی نێودەوڵەتیەکان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک شێروان بەیانیتان باش وەک دەزانی ئەمڕۆ کۆنگرەی جنێڤ 3 دەبەسرێ چ کاریگەریەکی لەسەر دۆزی کورد دەبێت ئەم کۆنگرەیە؟ بەڵام کاتەی ئێوە و بینەرانی ئێرارتیش باش زۆر سپاس. دیارە ئەمە کۆبوونەوەی یەکەم نییە، ئەوە کۆبوونەوەی دووەم و سێمیشی بە دوای خۆداهێنا. وەک جەنابەت ئاماژەت پێکرد هەموو لایەنەکان کۆکن لەسەرەوەی کۆنگرەکە ببەستێت و بەڵام بە پەراوێزخردنی کورد لە ڕۆژئاوا وەکو هێزێکی کاریگەر، بەڵام وەکو هێزی کاریگەر لە سیاست نا هێزێکی کاریگەر لە شەڕدا. دیارە هاوپەیمانان لۆبی سعودیا و لۆبی تورکیایان پێ بەهێزتر بوو وەکولەوەی لە لۆبی ئێران و رووسیا. ئەوان زیاتر لە دوو تەرەف ئەبێنن لە سووریا، تەرەفی یەکەم وەکو دەسەڵات، تەرەفی دووەم وەکو ئۆپۆزیسیۆن. بۆ گەیشتونەتەوە قەنەعەدا کە هەموو لایەک ماندوو بە لەو ململانەیە کە لە سووریا دەگوزارێت. هەم لایەنەکان چ لە ناوخۆی سووریا چ لە ئیقلیمی و چ لە دەرەکی هەست بە ماندیبوونێک دەکەن لەو بارودۆخی کە ڕوویدا وەکو باریدۆخی شەڕ و باریدۆخی ئابووری و کاریگەری کۆچبەران لەسەر ئەوروپا. بۆیە گەیشتونەتەوە قەنەعەتێکە ئەوەی ئێستانێکە بە شەڕ چارەسەر ناکرێت بێتە سەر مێزی گفتوگۆ و بە زمانی دیبلۆماسیە قسەی لەسەر بکەن. لەم کاتەشدا کە کوردیان پەراوێز خستووە پێیان وایە کە دوو لە ئەکتەرە سەرچەکە ئەگە بکەنە ڕێکەوتون دوایە بە زەختێکی نێودەوڵەتیان ئیقلیمیش کوردێر نەژێر ئەو باڵەکە لەسەری ڕێکەوتونە. کاک شێروان ینی تێزەکەی کەوتێت کورد لەگەڵ ینی وا باسەکرێت کورد لەگەڵ هیچ معادلەکان نایەتەوە. ئەگەر لە ڕووی سەربازیەوە بەهێز بێت دیبلۆماسیەن تێکەشکێنرێ، ئەگەر لە ڕووی دیبلۆماسیەوە بەهێز بێت هێزی نەبێت سەرکەوتوو نابێت. بۆ نمونەوەی کە ڕۆژاوای کوردستان لە ئەمری واقعا دەسەڵاتی هەیە ینی پێدێ و حکوومەتی سووریا وەک خۆتەزانی لە کۆم ناوچەیەکی دیاریکراوە ماوەتەوە. ئۆپۆزیسیۆنی سووری بە دیاریکراوی ناوچەیەکی بەرفراوانی بەدەستەوە نییە لە سووریا. بۆچی ینی معادلەکە بەم شێوەیە لە کاتێکدا کورد لە ڕۆژاوای کوردستان هێزی تەواوی هەیە و ناوچەیەکی دیاریکراوی بەدەستەوەیە و لە کۆنگرەیەکی وایە پەراوێز ئەخرێ. ینی ئەمری واقع شتێک ئەگۆڕێت دەگەر لە کۆنگرەکە بەشداری پێ نەکرێت؟ بەخۆ کۆنگرەکە تا ئێستا دوو کۆنگەکراوە دەرئەنجامی نەبووە، بەڵام ئەوەی دەرئەنجامی ئەبێ ئەوەیە کە کۆنگرەی بە دوای خۆی تر دادێنێت. وەک پێشتر ئاماژەم پێکرد دیارە ئەیانەوێ بگەنە سەر ڕێکەوتنێکی دیبلۆماسی نەوەک بە ڕێکەوتنی شەڕ. سەبارەت بە کورد لە سیاسەتی دەرەوەی ئەواندا نییە لە داهاتووی سووریادا، جگە لەوەی کە لە سیاسەتی دەرەوەیان هەیە بۆ شەڕکردن لەگەر داعش. ئیتر کوردەکان زیاتر کە ئەوەی لێ نیگەرانە ڕۆژئاوا ئەوەیە کە نەیتوانی شەڕ یاخود بڵێن بە زۆرێک بڵێن ڕەتی ئەوەی کردەوە کە شەڕ لەگەر حکوومەتی بەشاردا بکات. بۆیە ئەیانەوێت لە داهاتووی سووریادا کورد لەژێر چەتری حکوومەتی داهاتووی سووریادا بهێڵنەوە. بەڵام کاک شێروان ئەوەی کە لە سەرەتاوە لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا ئەمریکەکان زۆر هاوکاری ڕۆژاوای کوردستانیان کردووە، ینی چەکیان پێدان و بەشداریان کرد لە کۆمەڵک ئۆپراسیۆنە. ئەم معادلێ بۆ هەڵگەڕایەوە. کاکسیا من ئاماژە پێکرد کە ئەڵێم لە بەرەنگاربوونەوەی داعشدا کە لە سیاسەتی دەرەوەی ئەواندا لە ئەجێندای واندایە واتە شەرت نییە لە داهاتووی سووریادا تۆ لە ئەجێندایدا ئەمڕۆ تۆ ئەوان ئیشان بە تۆیە و بەکارت ئەهێن و کە وەکو هێزێکی کاریگەر و تاکە هێز بتوانی کە لە ڕۆژئاوا دژی داعش بوەستیەوە و لە داهاتووشدا سەلماندیان کە بۆ جێی سەرسوڕمان لە جیهانیشدا. بەڵام لە ئەوانەی ڕۆژئاوا و ئیقلیمیان ئەیبینن وەکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو سعودیا و ئێرانەوە دووەلیان زلهێزەکانی وەکو سووریا و رووسیا و ئەمریکا تەنیا دوو کاراکتەری سەرەکی ئەبینن لە سووریا. ئەوانیش لایەنی ئۆپۆزیسیۆن و لایەنی دەسەڵاتە. بە بڕوای ئەوان ئەگەر لایەنی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بگەنە ڕێکەوتنێک ئەوە بە ئاسانی ئەتوانن کوردەکان بێنە ژێر فشار و بیخێنە سەر ئەو ڕێکەوتنەی بخێنە ژێرباڵی ئەو ڕێکەوتنەی کە لە سەری ڕێکەوت دەکەون لە جنێڤ. ئەمە پێچەوانەیە ینی لە ڕووی منتقی هێزەوە سەیریکەی
ینی ئەبێ لەگەڵ هێزێک مامەڵە بکرێت کە ناوچەیەکی بەدەست بێ حکومڕانی بکە ئەوەی کە بەوازحی لە سووریا مامەڵ ینی حکومڕانیەکە پەیدەیەوە لەگەڵ حکوومەتی سووری ینی هیچ منتقێکی تیانە کە ئەوترێ ینی ئەگەر لەگەڵی نەبیت پێچەوانێت ینی دشتە بێ بەڵام لە کاتێکا پەیدە خاڵێکی بەرپراوانی بەدەستەوەیە ینی مەبەستم لەوەیە بۆچی ئەم مامەڵی لەگەڵەکرێ خۆی من ڕاشکاوانە پێت بڵێم ئەم کۆبوونەوانە ئەگەر بەشداری کوردی پێ نەکرێت سەرکەوتو نابێت بەڵام تا چەند کورد وەکو هێزێکی کاریگەر و یەگرتو لە ڕۆژئاوا یەکی وتار ئەبێت و لەو ڕاستپاردا ئەو زمانەی کە لەو کۆبوونەوەی دەرئەچن ئەگەر بۆ نمونە لە کۆنگری ئەمڕۆی جنێف هەندێک خاڵی لەسەر ڕێک بکەون کە بە قازانجی کورد بشکێتەوە ئەو کاتێ بۆی بەشداریکردنی و بەشدارنەکردنی کۆنگرێک کێشە نیە داهاتووی سووریا بۆ ئەو گرینگە کە چەندی دەست دەکەوێت لەو داهاتوی سووریا و چەندیش دەبێت بیدات بۆیە کوردەکان من گەیشتم ئەو قەنع بەو بڕوای خۆمە کە ئەو کۆنگری ئەگەر بەشداری کوردی پێ نەکرێت کۆنگرێکی سەرکەوتو نابێت چونکە خۆت ئاماژت پێگر کورد هێزێکی کاریگەرە پێشتر وەکو هێزێکی بێچەک هێزێکی چەند گروپێکیسکە ئێستا هێزێکە و خاکی بەدەستە و هێزێکە چەکی بەدەستە و هێزێکە لە ڕووی ئیقلیمینیەوە حسابی بۆ دەکرێت و لە ڕێدووەلی وشە حسابی بۆ دەکرێت بەڵام لە بەرەنگاربوونەوە لە داعشدا ئایا لە داڕشنەوەی سووریا داڕشنەوەی سووریای داهاتوو لە پلانی ئاسایشکردنەوەی دۆخی سووریا بەشداری پێ دەکرێت ئەوە ئەمڕۆ بۆمان دەرکە کە بە لۆبی سعودیا و لۆبی تورکیا بەشداری پێ نەکرا و بە بڕوای من شتێکی هەڵەشە کاک شێروان بەر لەوەی کە کۆنگرەکە دەست پێ بکات سەرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا باسی لەوە کرد ئەگەر کورد بەشداری پێ نەکرێت لە کۆنگری ژنێڤ سێ مانی پرۆسەی سیاسی لە سووریا دوای ئەو کۆنگرەیە سەرکەوتو نابێ ئێوە چی هەڵێن ڕای ئێوە چۆنە کاکسی ئاماژەمان پێکرد کە کۆنگرەکە ئەگەر دەسە دەرئەنجامی کۆنگرەکەەوە ئەوستێتەوە کا دەرئەنجامەکان چین لە سەرچی ڕێگەکەون بۆ نمونە ئەگەر شتێک بێکە لە بەرژەوەندی کورد بێت و کورد بە قازانجی خۆی بزانێت لە داهاتوی سووریادا و بێگومان باوەڕ ناکەم نیگەرانی هەبێت لەمە بەڵام ئەگەر ئەو ڕاستپاردە و ئەو دەرئەنجامانی لە کۆبوونەوە لەسەر ڕێکەکەون بە زیانی کوردبێتەوە کوردیش ئەوە دەستەوە ناوەستێتەوە چکە کوردستانێکە لەوێن دەرێ خۆت ئاماژت پێکرد هێزێکی کاریگەرە و بە بڕوای میش دەرئەنجامی نابێت ئەگەر کورد لەوانەیە دوای کۆنگرەکە چەند لایەنێک بانگی کورد بکەن بۆ نمونە لایەنی هاوپەیمانان و لایەنی رووسیا و لەوانەیە ئێران و لەوانەیە دانیشتنی ڕاستە و خۆش بکەن لەگەر حکوومەتی بەشار ئەسەد کە ئایا لەو شتەی لەسەر ڕێکەوتونە وە گفتوگۆش لەگەرەوە بکەن ڕاست ئەگە بەشداریان پێ نەکرێت لە جنێف کاریگەری خۆی دەبێت بەڵام لە داهاتوودا دەبێت کۆبوونەوەی دووقۆلیشان لەگەر بکێت و بۆ ئەوەی ئەمانیش بێنە سەر مێزی گفتوگۆ وەکو هێزێکی کاریگەر داهاتویان هەبێت لە سووری کاک شێروان ینی بۆچی تورکیا توانی ینی لۆبی خۆی وا بەکاربێنێ لە دژی ئەو دەستکەوتەی کە کوردان ڕۆژاوا بەدەستیانێناوە سەرەتا ینی چاوشۆخڵۆ باسی لەوە کرد کە ئەگەر کورد لە کۆنگری جنێڤ سێ بەشدار بێت ئەوە تورکیا دەکشێتەوە ینی کۆنگرێک لەسەر وڵاتێک دەکرێت کە سووریایە تورکیا چ کاریگەریکی هەیەوە بۆچی ینی ئەگەر ئەو بکشێتەوە کۆنگرەکە سەرکەوتو نابێت لە کاتێکدا مانی هیچ پەیوەندی بە خاکیەوە نییە کۆنگرەکە کاکسیا بەهۆی ئەو جیۆپۆلیتیکە استراتیژیە کە تورکیا هەیتی وەکو دەوڵەتێکی زلهێز و ئەندام لە ناتۆ بۆ وڵاتانی ئەوروپا وڵاتانی ناوچەکە باشتر وایە ئەوان وەکو لە سیاسی دەرەوە بن مامەڵە لەگە دەوڵەتێکی ئاوازل هێز بکەن و لە خۆی نیگەران نەکەن لە بەرخاتری گروپێکیان کە ئەمڕۆ وەکو هێزێکی کاریگەر دەرکەوتۆ لە ڕۆژ ئاوە بۆیە تورکیا ئەتوانێت بێتە سەقامگیری بۆ وڵاتانی ئەوروپا وەتوانی بارینە سەقامگیری ئیشەکە بۆ نمونە لە چەند ماوەی ڕابردوو دیمان کە هەموو وڵاتان هاتنە سەرخەت و یارمەتی هاوکاری داراییاندا بۆەوەی ڕێگە بە کۆزبەران نەدرێت کە مەشێکێکەکە لە کێشەکان کە تورکیا ئەتوانی ڕۆلی تێدا بینی و لە ئاسایشی ناوچەکەش تورکیا ئەتوانێت ڕۆلی تێدا ببینێت بۆیە تورکیا ئەم هێزە کوردیانە بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی نەتەوەی خۆی ئەزانێ هەر بۆ نمونە دوو ڕۆژ لەمەوبەر ئەنجومەنی ئاسایشی تورکیا کۆبەوە کە زەختی لە سەورکردو لە ئۆپەراسیۆنەکان بەردەوام دەبێت لە ڕۆژ ئاوا تا ئەو کاتی دەگەنە ئەمانت بۆیە تورکیا لەوە ئەترسێت کە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان لە ڕۆژ ئاواش پێک بێت و ببێت بەڵافەکانی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان لەو پەڕی باشیایە بۆچی دژیەوەیە وانە؟
بەڵێ ڕاستەکەی لەگە هەرێمی کوردستان لەو پەڕی باشە بەڵام کە ترسی ئەوەی هەیە کە بۆ نمونە هەرێمی کوردستان کە هەرێمێکی سربەخۆیەوە ئەگەر لە هەمان شتیش لە سووریا ڕوو بدات و بۆ نمونە لەوانەیە لە تورکیاش داوی بکە ئەمانە وەکو پێی دەڵێن دۆمینۆ ئەپڕۆچ کە بە دوای یاکدادێن بۆیە تورکیا ترسی لەوەیە کە دەیەوێت ئەنجومەنی هەڕەشە نەبێ بۆ سەر ئەنجومەنی ئاسایشەوە هەڕەشە نەبێ بۆ ئاسایشی نەتەوەی تورکیا ترسەکەی تورکیا لەوەیە کە بۆ نمونە تورکیا بە ئومێدی ئەوە بوو کە حکوومەتی بەشار ئەسەد بڕوخێ سونەکان بێنە سەدەسەڵات بەڵام هێشتا ئەوەی پێشتر پێم وتن کە ئەم شتەی بەشەر نەهاتە سەر نەهاتە دی و ئامانجەی بەشەر نەهاتە دی ئێستا دیانێ و لە ڕێگای دیبلۆماسیەوە بەڵام بەویش بە پەراوێزخردنی کورد لە چاوی تورکیاوە بەڵام من باوەڕ ناکەم کە هەموو لایەنەکان کۆک بن لەسەرەوەی کورد پەراوێز بخێن و ناش پەراوێز بخێت و چونکە ئەوە لە سیاسەتدا هێزێک هەیە کاریگەری خۆی هەبێت ئەبێت حسابی بۆ بکرێت و بەشداری پێ بکرێت. بەڵێ کاک شێروان ئەنی بەشداری کوردەکانی پارچەکانی تر لە باشووری کوردستان لە باکووری کوردستان و بەشەکانی تری کوردستان چۆن ئەنی هاوکاریان توانای یارمەتیدانیان بۆ ڕۆژاوای کوردستان لەم دۆخەیە کە بەشێکی زۆری وڵاتانی ئیقلیمی دژی بەشداری پێکردنی کوردانی ڕۆژاوان لە کۆنگری ژنێڤ سێ ئەنی تۆ ئەمە چۆن نەخوێنیتەوە توانیوانە هاوکاری ڕۆژاوای کوردستان بکەن عیلاقاتی دیبلۆماسی خۆیان بەکاربێن بۆی کوردە و پارچەیە سەرکەوتوو بێ؟ وەی کاکسیا ئەم عیلاقاتە و ئەم لۆبی و فشارە هەمووی لە ڕێگای یەکگرتنەوە و یەکدەنگی ئەبێ ئایا کوردەکانی هەر چوار پارچە تا چەند یەکدەنگن من گومانم لەوە نیە لەسەر کۆمەڵێک شتێک ناکۆکن بۆیە ئەبێت ئەو کۆنگرەی کە لەو ساڵی ڕابردوو کە ئەیانوی کۆنگرەی نەتەوەی کورد ئەگەر بتوانی بە ئەنجام بدرێ ئەوە دەورێکی باشی ئەبوو ئەیتوانی لۆبی و فشار بخاتە سەر ڕۆژ ئاوا بۆ ئەوەی بەشداریان پێ بکات لەو کۆنگرەی جنێڤدا بەڵام بەداخەوە کوردەکان یەکدەنگ نین ئەوەریەکە و ئەجێندای خۆی ئەوێ لە وڵاتی خۆ لە پارچەی چیتری کوردستان جێبەجێ بکات بەڵام کە دێت ئەمری واقع ئەمان یەکدەنگ نینە کە تۆش یەکدەنگ منی وڵاتانی ئەوروپاش وڵاتانی ئیقلیمیش سوود لەو یەکنەگرتنەت وەرەگرن بەشێکی کەم کە سوود لە یەکگرتنەکەت وەردەگرن ئەوەیش بۆ ئەجێندایەکە کە پێ ئەڵێن ئەمڕۆ هەمویان کۆکن لەسەرەوەی شەڕی داعشە بەڵام لە بۆ دیبلۆماسیەت و سیاست کەوان یەکنینە ئەمە بە قازان جیوان ئەکشێتەوە کە ئەم چوار پارچەیە یەکدەنگ نینە لە هەموو بڕیارە سیاسی و سەربازی و دیبلۆماسیەکانیش. کاک شێروان ئەنی لەسەر ئاستی چیانە و پەیمانەتێک پێ کاتووە کە لە شەڕی دژی داعش دەکات بە سەرۆکاتی ئەمریکا لە لایەکی ترەوە رووسیا هاوپەیمانەتێکیە ئەوەی بە فعلی لە مەیدانە لەگەڵ ئەم هێزەی کە ناوی داعشە سەرکەوتوو بۆ کورد بووە ینی بۆچی کورد ناتوانێت هاوکاری یەکتر بکە و لە معادلە ئیقلیمەکەیە لە زۆربەی بابەتەکانە دژی ئەوەستنەوە تورکیا وڵاتی ینی ئێران سعودیە قەتەر و بەشی زۆری ئەو هاوپەیمانەتیانی پێکاتوە لەسەر ئەمری واقع کورد براوەیە لە شەڕەکەیە بەڵام خۆی یەکدەنگ نییە و ناتوانێت ئەمە بکە ینی ئەمە چ زیانێکی پێ ئەگەێنێ لە داهاتوو؟ ڕاست دەکەی بەس بەڵام کێشەکە بۆتە کێشی بەرژەوەندی هاوبەش و سیاست و تا چەند دەدەی و تا چەند بدەبەخشی و تا چەند وەردەگریت ئەمە ئێستانێک ئەو ململانەیە لەسەر ئەوێندە هەریەکە و بەهێزی کاریگەری خۆی دەربکەوێت و کەسیان ناوێ ئەوەی تر لەوەی تر بەهێزتر بێ کەسیان ناوێ ئەوەی تر لە سیاسییان یان دووەلیان یان ئابوووریان لەوەی تر بەهێزتر بێ کێشەکە ئەوایە ڕاستەکەی لە ڕووی سەربازیەوە بۆ نمونە سبەینێ کێشەیەکت لەگەر بەغدایان لەگەر وڵاتێکی هاوپەیمان بۆ دروست بێ لەوانەیە لە ڕووی سەربازیەوە یەکدەنگ بن لە ڕووی سەربازیەوە پشتی یەکتر بگرن بەڵام کە دێتە سەر سیاست و بەرژەوەندی هاوبەش ئالەوەیانە پێشبڕکەیانە کامیان بۆ خۆی زیاتر دەستەبەر بکات. بەڵێ زۆر سپاس بۆ شێروان وەسمان ماستەر لە پەیوەندیە نێودەوڵەتەکان لە شاری هەولێرەوە لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ.